بە کوژی مەلیک فەیسەڵ و خزانەکەی چی بەسەر هات؟ 14 تەموزی ساڵی 1958 بەرەبەیانێکی خوێناوی و خراپی هەبوو بۆ عێراقیەکان، چونکە لەو ڕۆژەدا کۆتایی بە سیستەمی پادشایەتی هێنرا و بۆ یەکەم جار سیستەمی کۆماری دامەزرێنرا. ئەو بەیانیە کودەتایەک لەلایەن عەبدولکەریم قاسم و هاوڕەکانیەوە کرا و لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵی کودەداکەشدا ئەفسەرێکی سوپای عێراق کە ناوی عەبدولستار سەباح عەبوسی بوو بەخۆی و چەکەکەیەوە هەڵیکوتایە سەر کۆشکی پادشایەتی کە مەلیک فەیسەڵی دووەم و خانەوادەکەی لەوێ دەژیان. لەگەڵ گەیشتنی بە کۆشکی پادشایەتی بە چەکەکەی خۆی دەستی کرد بە تەقەکردن و مەلیک فەیسەڵ و ژمارەیەکی زۆر لە خێزانی شاهانەیی کوشت کە لە ناویاندا نەنک و خاڵی مەلیک فەیسەڵیشی تێدا بوو. دواتر دەرکەوت ئەم ئەفسەرە کەسێکی پلەنزمی ناوسپایە، بەڵام ئەو ڕقە ئەستورەی لەوەوە سەرچاوی گرتووە کە دوو برای لە دوو کاتی جیاوازدا لە سوپای عێراقدا کوژرا بوون. هەر بۆیە بۆ دەرفەتێک گەڕاوە تا تۆڵەی براکانی بکاتەوە. ئەوەی جێی سەرسوڕمان بوو عەبوسی نەک سزا نەدرا، بەڵکو لەلایەن سوپاوە خەڵات کرا و پلەکەی بەرز کرایەوە بۆ عەقیت. بەڵام ئەم ئەفسەرە لە ساتی تەقەکردنەکەوە چیتر ئارامی و دڵخۆشی بەخۆیەوە نەبینی، بەڵکو تووشی پەشیمانی و گرەی دەرونی و شپرزەیی بوو. هەموو شتەکانی ژیانی لە ناوترس و دڵەڕاوکێدا بەسەر دەبرد. هەر بەم هۆکارە عەبوسی لە ساڵی 1970دا بە چەکەکەی خۆی گۆلەیەکی بەخۆیەوە ناو کۆتایی بە ژیانی خۆی هێنا. زۆرێک لە عێراقیەکان پێیان وایە کە ئەم ئەفسەرە خەڵات و دەستخۆشیەکان نەیانتوانیوە هاوکاری بن تا ژیانێکی ئارام بژی، بەڵکو ئازارەکانی ناخی نیشانەی ئەوە بوون کە کارەکەی زۆر نامرۆڤانە بووە. ئایا ڕای تۆ چییە؟ پێدوایە ئازاری ناخی مرۆڤ پێوەرە بۆ ڕاستی و دروستی کارەکانی، یاخود دەکرێت مرۆڤ لە کارێکی دروستیشدا تووشی ئازاری ویژدان ببێ؟